ئەوەندەی دەزانم ئەگەر لەشم سەد پارچەکەن بمدەنە جێرگولە و ڕەگبار بچمە سەردار قسەی دڵم دێتە سەرزار کوردستان هەر وڵاتێکە و نابێ بەچم شهر هاتی بر دریان ها سر جوانم دەبێژن خەڵکی کوێز خەڵکی کوردستان زمانی مێ کوردی دیرۆکی من گران مێژوە دوژمن چیرۆکە هیوان ئەس بدەم هەر تیژ ji بۆ نیشتیمان دەبێژن خەڵکی کوێز خەڵکی کوردستان زمانی مێ کوردی دیرۆکی من گران مێژوە دوژمن چیرۆکە هیوان ئەس بدەم هەر تیژ ji بۆ نیشتیمان گەر شەر هاتی بەر دەریا سەرسەرا سەر چاوانە سەرسەرا سەر چاوانە ji بۆ کوردستانەش جان فیدا سەرسەرا سەر Çavana, sersera ser Çavana. Ez Kurdim tenezani, وڵاتی مێژە بۆ من جانی گەلی مێ ئەستە حەیرانی گەلی مێ ئەستە حەیرانی کورد بوون نەبەژارتیە هاتن هەر تشوان دزیە بەس هەڤیا مێ وان نەگرتیە هەڤیا مێ وان نەگرتیە ئەرێدایە دنیا خایینە ji بە کورد بێچیا بێبرایینە بێژە من چمە وان وا بێدەنگن بێژە من چمە وان وا بێدەنگن بۆ خاتی شەهیدم ناڕوونن هەتا ئازادیم ببینن برا من خۆشکە من کوێ بگرن لە من دەبێژن خەڵکی کوێز خەڵکی کوردستان زمانی مێ کوردی دیرۆکی من گران مێژوە دوژمن چیرۆکە هیوان ئەس بدەم هەر تیژ ji بۆ نیشتیمان گەر شەر هاتی بەر دەریا سەرسەرا سەر چاوانە سەرسەرا سەر چاوانە وان خوازنم بمرن سەد ساڵە وستن بەس کورد ڕاناوەستن وان خوازن بێدەنگ بم تهدید بە چەک و جەنگ وەرن من بگرن ئەس کوردم تەنەزانی وڵاتی مێژە بۆ من جانی گەلی مێ ئەستە حەیرانی گەلی مێ ئەستە حەیرانی کورد بوون نەبەژارتیە هاتن هەر تشوان دزیە برا من خۆشکە من کوێ بگرن لە من برا من خۆشکە من گەر شەر هاتی بەر دەریا سەرسەرا سەر چاوانە سەرسەرا سەر چاوانە ji بۆ کوردستانەش جان فیدا سەرسەرا سەر چاوانە سەرسەرا سەر چاوانە سەرسەرا من سەر چاوا من هەر تشتێکم بۆ وڵاتی من بپارێزن بوونی زمانە من لە مێژووە من وان دەترسن وەرن لەگەڵ من دەستی من بگرن یەکگەل کوردستان ئەس قوربانێ بم هەرچی وان دەکەن ئەم ناهێڵن هەتا ئەم ببینن سنوورە مەزن کە جیایان کرد خزم و کەس و کاریان دوور لە یەک کرد مێشکی خەڵکیان شۆران و زیندان کرد بەس هیوای هەمی گەلی کوردستانیان نەگرت ئەم سۆرانیە ئەم ژی کورمانجیە کورد کەللور و زازاک و ئێزیدیە ئەم ژی عەلەویە ژنجیان ئازادیە شیکاکی هەورامی ئێمە فەرقمان نییە ئەڤە بۆ عەفرینە ئەڤە بۆ دەرسیمە ئەڤە بۆ هەڵەبجە مێژووە خەمگینە ئەڤە بۆ دوژمنە چی دەکارم بینە ناکەوێ بلندا ئاڵا من ڕەنگینە